في النار. خۆشەویستان، هەر کەسێک لە ئێمە کۆمەڵێک ئازیزمان لەدەست داوە، خوای گەورە لیان خۆش بێت و ڕۆژانەیش کۆچ دەکەین خۆمان کە کەسوکارمان، خۆشەویستەکانمان، ئازیزەکانمان. جا ئێمە چی بکەین بۆ ئەوەی کە کەسێکی وەفادار بین، کەسێک بین ڕێزمان لە مردوەکانمان گرت بێت. کاتێک کەسێک لە ئێمە کەسێکی دەمرێت، ئەو کەسانەی کە دێنە ژوورەوە بۆ ناو مزگەوتەکە نوێژ لەسەر ئەو مردووە دەکەن، ئەوانە ڕێزیان لەو مردووە گرتووە، ئەوانە وەفاداریان بەرامبەر بەو مردووە نواندووە. ئەوانەشی کە لە دەرەوە وەستاون نوێژ نەکەرەکان، ئەوانە بێوەفاترین کەسن بەرامبەر بەو مردووە. نازانم چۆن شەرم ناکەن، چی سوودێکتان هەیە ئێوە بۆ ئەو مردووە، و ئەزانن وەستانی ئێوە لە دەرەوەی مزگەوتەکە بە شەرمەزاریەوە، وەستانی ئێوە لە تەعزیەکان و بنخێمەکان لە ناو مزگەوتەکان وەفاداریە بۆ مردوو. نەخێر، وەفاداری نییە بۆ مردوو، چونکە ئەو وەستاندنەی ئێوە هەمووی بۆ ڕیایە، هەمووی بۆ ماساوچێتیە، بۆ خوا نییە. هیچ کەسێ بۆ خوا ناچێت بۆ تەعزیە، بۆ شێوەیە دەوەستێت. بۆ خوا ئەوەیە شتێ بکەی کە خوا پێی خۆشە. تۆ شتێکی ناشەرعی بێ و عرف و عادەتێکی ناشەرعی بێ بڵێ بۆ خوا دەیکەم، ئەم قسە ڕاست نییە. بۆیە ئینسانی بە وەفا ئەو کەسەیە کە نوێژ لەسەر مردووەکە دەکات، نەک ئەوەی کە لە دەرەوە وەستاوە. وەڵای ڕۆژی هاتمە ئەم مزگەوتەوە، جەنازەیەک نوێژیان لەسەری دەکرد، خوا لێی خۆش بێ. هەندێک نەفەرم بین لەبن دیوارەکان دانیشتبوون، خوا ئاگادارە زۆربیان باپیرە بوون، نەهاتن ناو مزگەوتەکەەوە، یان ناو مزگەوتەکە بوون دانیشتون لەبن دیوارەکە نوێژیان لەسەر جەنازەکە ناکرد. ئەوانە بێوەفان بەرامبەر بە مردووە، ئەوانە هیچ سوود و خێرێکیان بۆ ئەو مردووە نییە، نێن بۆ ئەو شوێنە زۆر باشترە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێت لە دوو حەدیثی صحیح مسلمدا، هەر موسڵمانێک بمرێت، کۆمەڵێک لە موسڵمانان نوێژی لەسەر بکەن، ژمارەیان 40 نەفەر بێ، ڕیوایەتێکە فەرمێ 100 نەفەر بێ، شەریک بۆ خوا بڕیار نەدەن ئەم 100 نەفەر، ئەگەر 1000 بێ و 2000 بێ ئەو نیعمەت. 100 نەفەر یا 40 نەفەر ئەگەر کەمیش بێ، نوێژ بکەن لەسەر جەنازەیەکی موسڵمان، دوعای خێری بۆ بکەن، خوای پەروەردگار ئەوان دەکاتە تکاکار و شەفاعەتکار بۆ ئەو مردووە، خوا لەو مردووە خۆشە بێت. ئەی جەنابەت کە لە دەرەوەستاوی چی سوودێکت بە مردووەکەیان؟ ئەوەی کە نوێژی لەسەری کرد، ئەوە وەفادارە بۆ مردووەکە، ئەوە سوودی بۆ مردووەکە هەبووە، ئەوە ڕێزی لە مردووەکە گرتووە. بەڵام جەنابەت بە وەستاندنە بێ نوێژیە، نوێژ ناکەی، بەڕاستی ڕێزت لە مردووەکە نەگرتووە. بۆیە ئەو کەسانی کە نوێژ لەسەر جەنازەکە دەکەن، ئەوانە وەفادارن، ئەوانە بەڕێزن، ڕێزیان لە خۆیان لە مردووەکانیش گرتووە. ئەوانەی تر هیچ ڕێزێکیان لە مردووەکان نەگرتووە و سوودیشیان بۆ مردووەکان نییە. کەواتە ئەی ئەو کەسێک کە نوێژ ناکەی لەسەر جەنازە، پێم بڵێ سوودی تۆ بۆ ئەم مردووە چییە؟ وەفای تۆ بۆ ئەم مردووە کامەیە؟ ڕێز و حرمەتی تۆ بۆ ئەم مردووە کە پێویستی بەوەی نوێژی لەسەر بکەی، پێویستی بەوە نییە لە دەرەوە بوەستی مردووەکە، پێویستی بەوە نییە لە تەعزیەکە یا بوەستی، پێویستی بەوەی نوێژی لەسەر بکەی. ئەوە وەفاداری تۆیە. بۆیە هەر کەسێک پێویستە ئەوە بزانێت وەفاداری بۆ مردوو وەستاندن نییە، بەڵکو نوێژکردنە لەسەری دوعای خێری بۆ بکەی. هەر کەسێک بەم شێوەیە بێ، ئینشاءڵڵا ئەگەر ئێمە نەفەرێت زیاتر بکەین، دوعای خێر بۆ مردووەکە بکەین، ئینشاءڵڵا وەفاداری خۆمان، ڕێزی خۆمان زیاتر سەرماندۆ بەرامبەر بە ئەو مردووە، و ئینشاءڵڵا سوودیشی بۆ مردووەکە هەیە. بۆیە ئەو کەسەی کە نوێژ لەسەر مردوو ئەکات، ئەوە ڕێزی لە مردوو گرتووە. ئەمە خاڵێکی زۆر گرنگە. بۆیە هەر کەسێک لە ئێمە پێی خۆشە سود بە مردووەکە بگەینێ، با دوعای خێری بۆ بکە و نوێژی لەسەر بکات، چونکە دوعاکە لە ناو نوێژەکەدا هەیە. باسکردنی مردوو بە خێر و بە چاکە. کەسێک لە ئێمە کەسێکی دەمرێ، بە چاکە باسی بکات، ئەمە ڕێز و وەفایە بۆ مردووەکە، وە سوود و قازانجی زۆریشی بۆ مردووەکە هەیە، سوودی زۆری پێ دەگەیەنێ. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێت بۆیە هەر کەسێک مرد بەس ئینسان ڕازگۆ بێت. ئەگەر ئەو کەسە شایستەی ئەوە نەبوو، ئینسان نابێ پەنا بەخوا درۆ بکات. بەڵام کەسێکی باشە، خۆی هیچ کەسێ مەلایکە نییە،
هەومان غەڵەتمان هەیە مەدحی بکەی بە چاکە باسی بکەی سوودی زۆری بۆ مردووە هەیە پشتیوان بخوا ئەو وەفاداری تۆیە ئەوە ڕێز و حرمەتی تۆیە باسی مردوویەک بە چاکە دەکەی بەڵام بە حەق و ڕاستی شایەتی حەق پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم هەر موسڵمانێک بمرێت هەمووی حەدیث صحیح سێ دراوسێ لە ڕیوایەتێکا فەرمێت چوار دراوسەی نزیکی خۆی سێ دراوسێ یا چوار دراوسێ ئەگەر زیاتر بێ بێگومان چاکترە ئینشاءالله لای کەمێکی سێ دراوسێت چوار دراوسەی نزیکی خۆت بڵێن ئێمە شایەتی ئەدەین ئەم کەسە کەسێکی چاک بوو تر پیاوە یا ئافرەت شایەتی چاکت بۆ بدەن دراوسەکانت ئەزانی خوای گەورە چی دەفەرمێت خوای گەورە ئەفەرمی ئەوە شایەتی عەبدەکانی خۆم قبول کرد بۆ ئەو کەسێک کە شایەتیان بۆ دا ئەوان بە عیلمی خۆیان بە زانیاری خۆیان ئەوەندەی شارەزاییان لەو مردووە هەیە دراوسێ نزیکەکان شایەتیاندا کەسێکی باشە پیاوێکی باشە ئافرەتێکی باشە خوای گەورە دەفەرمی ئەوە شایەتەکەی ئێوەم قبول کرد ئەو شایەتی ئێوەم قبول کرد کە بە عیلمی خۆتان شایەتیتان دا وەلەو تاوانانەیشی خۆش دەبم کە ئێوە نایزانن کەواتە دراوسەیەکت مرد کەسێکی باش بوو شایەتی باشی بۆ بدە کەسێکی خراپیش بوو پەنا بەخوا هیچ ماڵێ نەباش نەخراپ بەس دوعای خێر بکە خوا لێی خۆش بێت با خراپیش بێ هەبڵێ خوا لێی خۆش بێ مادەم موسڵمانێکی تاوانبارە کەواتە دراوسێکەت ئەگەر تۆ مردی من مردم دراوسێکەمان شایەتی باشی بۆماندا ئەوە وەفای دراوسێکەیە بۆ ئێمە ئەو شایەتیە ڕێز و حرمەتی ئەو دراوسەیە بۆ مردووەکە وەفای ئەو دراوسەیە بۆ مردووەکە وە سوودیشی هەیە لای خوای پەروەردگار چونکە بەهۆی ئەو شایەتی دراوسەیانەوە خوای گەورە لەو کەسە خۆش دەبێت بۆی دراوسەکانتان مرد شایەتی باشی بۆ بدەن ئینشاءالله چونکە ئەو شایەتی ئێوە سوودی زۆری بۆ ئەو مردووە هەیە بەڵام وەستانی جەنابەت لە تەعزیی دراوسەکەتا هیچ سوودێکی بۆ مردووەکە نییە بەڵێ نەک هەر دراوسەیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح بوخاریدا دەفەرمێ هەر موسڵمانێک چوار کەس شایەتی باشی بۆ بدەن شایەتی باش خوای گەورە دەیخاتە بەهەشتەوە ئەمە ڕێزی تۆیە بۆ مردووەکە ئەیناسی شایەتی باشی بۆ بدە ئەگە دراوسێشی نەبیت هەر موسڵمانێک چوار نەفەر شایەتی بۆ بدا بڵێ وەڵڵی فڵان کەس کەسێکی باش بوو ڕوو لەخوا بوو کەسێکی چاک بوو بەڕێز بوو شایەتی حەقی بۆ بدا خوای گەورە لە ئەو مردووە خۆشە بێ و ئەیخاتە بەهەشتەوە سەحابەکان وتیان ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەی ئەگەر کەسێک سێ کەس شایەتی بۆ بدا سێ کەس بڵێ کەسێکی باشە دراوسێش نییە لەوانەیە بێگانە بێ لەوانەیە خزمی بێ زۆر دووریشە لێ جارێ لە شارێکی ترە شایەتی بۆدا هەر کەسێک سێ کەسیش ئایا شایەتی بۆ بدا ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خوا دەیخاتە بەهەشتەوە فەرمی بەڵێ ئەگەر سێ کەسیش شایەتی باش بۆ تۆ بدا خوای گەورە دەتخاتە باشتەوە ئەمە وەفای بۆ مردوو ئەمە ڕێزگرتنە لە مردوو کە تۆ بە چاکە باسی بکەی سەحابەکان ڕەزای خوای پەروەردگاریان لێ بێ فەرمیان ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەی ئەگەر دوو کەس شایەتی باشت بۆ بدا قال فەرمی وەثنانی ئەگەر دوو کەسی شایەتی باشت بۆ بدا شایەتی خێر و چاکت بۆ بدا خوای گەورە دەتخاتە باشتەوە خوا چەندێ بەڕەحمە دەی چاکە کار بە ڕێز لە دراوسێکت بگرە ڕێز لە بەرامبەرت بگرە با لە دوای مردنت بە چاکە باست بکات پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی ئەگەر دوو کەسیش شایەتی باشت بۆ بدا خوای گەورە دەتخاتە باشتەوە سەحابەکان پرسیاری یەک نەفەریان نەکرد کەواتە دوو کەس سێ کەس چوار کەس ئەی ئەگەر 100 کەس بێ و 50 کەس بێ ئەوە نیعمەتی زۆر گەورەیە شایەتی باشت بۆ بدەن خوای گەورە دەتخاتە باشتەوە کەواتە ئەمە خاڵێکی زۆر گرنگە ڕێزگرتن لە مردوو بەوە دەبێتەوە بە چاکە باسیکەی بە چاکە باسیکە ئەمە ڕێز و وەفای تۆیە بۆ مردووەکەت بۆ خزمەکەت بۆ کەسەکەت ئەوە ڕێزگرتنە نەک تەعزیەکە و شار بە شار تەعزیە بکەی
ئەمەش بۆ مردوو سوودی هەیە. ئەگە دەتەوێت سوود بە مردووەکە بگەێنی شایەتی باشی بۆ بدە ئینشاءالله. چونکە کاتێکە جەنازەیە تێئەپەڕێ خەڵکی بە چاکە باسی دەکەن پێغەمبەری خوا فەرمووی صلی الله علیه وسلم ئەو کەسە بەهەشتی بۆ واجب بوو بەهۆی شایەتیدانی ئێوە بۆ ئەو کەسەکە مەدحی دەکەن و کەسێکی چاک بوو. کەواتە هەر کەسێک مرد لەوانەیە زۆربەمان ئەومان نەزانی بێ کەسێک مرد شایستەی بوو مەدحی بکە لای خەڵکی باسی کە کەسێکی چاکە بەڕاستی کەسێکی چاک بوو خوا لێی خۆش بێ ئاوها بوو ئاوها بوو. چونکە ئێمە تەبیعەتی مرۆڤ هەروایە کە ئینسانێک مرد زۆر خۆشەویستە بێ بۆی کاتێکیش کە خۆشەویستە بێ ڕێزی لێ ئەگری بۆی کە بە چاکە باسی بکەی. کەواتە ئینشاءڵڵا با لە بیرمان نەچێت. یەکێتر لە ڕێزگرتن لە مردوو وەفاداری بەرامبەر بە مردوو ئەوەیە کەسێک لە ئێمە خواناس و چاکەکار بێت ڕوو لە خوا بێت. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە حەدیثێکی صحیحدا دەفەرمێ کردەوەکانی ئێوەی زیندوو پیشانی مردوەکانتان ئەدرێت. جا ئەگەر کردەوەکانتان چاک بێت ئەوان دڵخۆش ئەبن و مزگێنی بە یەکتری ئەدەن دەڵێ فڵان کەس ئەها لە خوا بەزای دێ کوڕەکەم خەریکی چاکەیە کچەکەم خەریکی چاکەیە کردەوەکانیان پیشان ئەدرێ خوای گەورە پیشانیاندا فڵان کەس ئەمە کوڕەکەتە ئەمە کچەکەتە ئەمە باوکتە ئەوە دایکتە ئەوە براکەتە ئەوە خوشکەکەتە ئەوە خزمەکەتە ئەوە هاوڕێکەتە چاکە دەکات ئەوەی خزمی تۆ بێ و عەشیرەت و بنەماڵەی تۆ بێ کردەوەکانی تۆی زیندوی پیشان ئەدرێت چاکە پیشانی ئەدرێ. ئەمڕۆ هاتیتە بۆ جومعە بە دڵنیایی پێت ئەڵێم بە ئیزنی خوا کردەوەکانت پیشانی مردوەکانتان ئەدرێت. ئەوەی کە کەسوکاری ئێمە بێ بەهەش بێ و بەهەشتی بێ کردەوەکانی ئێمەی پیشان ئەدرێ ئێمەی زیندوو چاکەمان کرد ئەوان دڵخۆشە بن. ئەمڕۆ کوڕەکە چوو بۆ مزگەوت کچەکە چوو بۆ مزگەوت کچەکە چوو بۆ دەرس خوێندن کچەکە چوو بۆ عیبادەتی خوای کرد کچەکەت ئەمڕۆ قورئانی خوێنا کوڕەکەت قورئانی خوێنا ئەمڕۆ یادی خوایان کرد. چاکەکانی ئێمە چاکەکاری ئێمە خواناسی ئێمە وەفاداریە بەرامبەر بە مردوەکانمان چونکە مردوەکانمان دڵخۆش ئەکەین. ئایا ئەو کەسەی مردوو دڵخۆشکە ڕێزی لە مردوو نەگرتووە؟ بێگومان. ئەو کەسەی دڵخۆشی ببەخشێ بە مردوویەک بە خزمێکی بە کەسێکی خۆی ئەوە ئینشاءڵڵا دڵخۆشیێکی زۆر گەورەیە بۆ ئەو. بۆی هەر کەسێک لە ئێمە لەوانەیە باوکمان دایکمان برامان کەسمان مردووە خوا لێیان خۆش بێ ئەگە پێمان خۆشە ئەوان دڵخۆش بن با چاکەکار بین. چاکەکانی ئێمە پیشانی ئەوانە درێ ئەوە ڕێز و حورمەتە کاتێکە ڕێز و حورمەتی خۆت ئەگری چاکەکاری وەڵڵا تەنها سوودەکەی بۆ خۆت نییە مردوەکانیش دڵخۆشەکەی مردوەکانیش دڵخۆشە بن بە چاکەکاری من و تۆ بە خواناسی من و تۆ. بۆیە ئیمامی ئەبوو دەردا ڕەزای خوای پەروەردگاری لێ بۆ ئیمامی ئەبوو ئەیوبی ئەنساری ڕەزای خوای لێ بێ کە باسی ئەومان بۆ دەکەن کە ئینسانی ئیماندار بەکردەوەی چاکی خۆی مردوەکان دڵخۆشەکات. جا ئەگەر پێت خۆشە ڕێز لە مردوەکەت بگری وەفادار بی بەرامبەر بە مردوەکەت خزمەکەت کەسەکەت کە مردووە چاکەکار بە و خواناس بە ئەوە ڕێزگرتنە لە مردوو بە دڵنیاییەوە پێت ئەڵێم ئینشاءڵڵا. یا ڕەبی خوای لە گوناهی مردوەکانمان خۆش بی لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بی خوای گیان بە بەهەشتی پانوبەرینیان شادکی. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. یەکێک لە ئەو شتانەی کە بۆ مردوەکانمان ڕێز و حورمەت نییە ئەو کەسەی خراپەکار بێ ئەو کەسەی خوانەناس بێ ئەو کەسەی دوور لە خوا بێ وەفادار نییە بەرامبەر بە نەفسی خۆی بەرامبەر بە مردوەکانیشی نەڕێزی لە خۆی گرتووە نەڕێزی لە مردوەکانی گرتووە. چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی و ئیمامی ئەبوو ئەیوبی ئەنساریش کە ئەوش هەر دەفەرمێ بە صەحیحی ئەفەرمێت کردەوە خراپەکانی ئێوە خراپەکاریەکانتان پیشانی مردوەکانتان ئەدرێ. دەڵێن فەڵان کەس ئاها کوڕەکەت ئەمڕۆ زینای کرد ئەمڕۆ کوڕەکەت جگەرەی خوارد ئەمڕۆ کوڕەکەت حەپی خوارد ئەمڕۆ کوڕەکەت خراپەکاری کرد ئەمڕۆ حەرامی خوارد. خراپەکاریەکانی تۆ پیشانی مردوەکەت ئەدرێ برای فڵان کەسی برات ئەمڕۆ ئاوای کرد فڵان خراپەی ئەنجامدا ئەمڕۆ نەچوو بۆ مزگەوت بۆ جومعە پیشانی مردوەکانتان ئەدرێ.
جا پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم و ئیمامی ئەبوو ئەیوبی ئەنساری ڕەزای خوای لێبێت دەفەرموون مردووەکان دوعای خێرمان بۆ دەکەن دەڵێن خوایە گیان ئەم ئینسانە خراپەکارە هیدایەت بدە هەروەکو چۆن ئێمەت هیدایەتدا لەسەر خراپەکاری مەیمرێنە خوایە گیان هیدایەتی بدە بۆ کردەوەی چاک کردەوەیە کە بێتە هۆی ڕەزامەندی تۆ ئەی خوای پەروەردگار کەواتە کاتێک ئێمە خراپە دەکەین ئەو هیچ خۆمان گوناحبار دەبین مردوەکانیشمان خەمبار دەکەین بێوەفایی ئێمەیە بەرامبەر بە خۆمان و مردوەکانمان چاکەکاری وەفاداریە بەرامبەر بە مردوو خراپەکاری بێوەفاییە بەرامبەر بە خۆت و بە مردوەکەت بێڕێزی بە خۆت و مردوەکانیشت دەکەی چونکە ئەوان دەزانن قەدری چاکە چەندێک گەورەیە بۆیە دوعای خێرت بۆ دەکەن دەڵێن خوایە ئەم ئینسانە خراپەکارت هیدایەت بدە بۆیە کاتێککە لە ماڵەوە دانیشتویتە مۆبایلێکت پێیە سەیری شتێ خراپەکەی کەس ناتبینێ بەخوا کەس دیانێ لەخوا بە زیادوێ بخۆم سەیری فیلمی خراپەکەم سەیری شتی خراپەکەم بە دڵنیایی پێت ئەڵێم خراپەکە دەسەر نووسراوە ئەمە یەک خوای گەورە دەتبینێ و پێشانی مردوەکانیشت ئەدرێ فڵان کەسی خزمی تۆ ئەها سەیری گرتە ڤیدۆی خراپەکە خراپەکاری دەکات زینای کرد ئەمڕۆ فڵان ڕۆژ زینای کرد فڵان ڕۆژ نوێژی نەکرد ئەمە خزمەکەی تۆیە ئەمە براکەی تۆیە ئەمە کوڕەکەی تۆیە کچەکەی تۆیە نوێژ ناکە ئەمە کچەکەی تۆیە سافیرەیە پیشانی مردوەکانتان نەدرێ کەواتە وا نەزانی کاتێک کە تۆ تاوان دەکەی تەنها خۆت زەرەر دەکەی مردوەکانیش خەمبار دەکەی ئیمامی ئەبوو ئەیوبی ئەنساری سەحابەیە دەیفەرموو خوایە گیان پەنا دەگرم بە تۆ لەوەی کە فەزحم کەی لای مردوەکان ئیمامی ئەبوو دەردا کە سەحابەیەکی بەڕێزی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم دەیفەرموو خوایە گیان پەنا دەگرم بە تۆ لە کردەوەیەک کە لای عەبدوڵڵای کوڕی ڕەواحە کە کوڕی خاڵمە سەرشۆڕم بکات چونکە ئەو مردبوو شەهید کرا بۆ ڕەزای خوای پەروەردگاری لێبێ عەبدوڵڵای کوڕی ڕەواحە تەماشاکە خوایە گیان پەنا دەگرم بە تۆ لە کردەوەیەک کە لای مردوەکانم سەرشۆڕم کە ئێمە ڕۆژانە بووینەتە هۆکارێک ئێمە ڕۆژانە گوناه و تاوان دەکەین و مردوەکانمان پێی دەزانن پیان دەوترێ خوای پەروەردگار پیان دەڵێ ئەوانەی کە بەهەشتین کەواتە ئاگادار بە هەموو قەباحەتەکانی تۆ هەموو خیانەت و ناپاکیەکانی تۆ هەموو گەندەڵەکانی تۆ پێشانی مردوەکانت ئەدرێ ئەمە نەبێ بەڕاستی خوایە گیان ڕەحمە لێ بکەی دایکی دەردا واتە ئەبوو دەردا ئومو دەردا ئەڵێ باشە ڕۆژێ وتم باشە ئەبوو دەردا ئەم سەحابە بەڕێزە کە دەیفەرموو خوایە گیان پەنا دەگرم بە تۆ لەوەی کە لای عەبدوڵڵای کوڕی ڕەواحە سەرشۆڕ و ڕسوا بم زەلیل بم باشە بۆچی هەموو ڕۆژێم دوعا دەکەی دەیفەرموو وەڵڵاهی بۆ ئەو دوعا دەکەم چونکە وەڵڵاهی کاتێک کە چاکە دەکەم کاتێک کە چاکەکاری دەکەم وەڵڵاهی باوکم دێتە خەوم دەڵێ ڕۆڵە گیان دەست خۆش بێ جەزاک الله خەیرن لای مردوەکان منت سەربەرز کردووە وەڵڵاهی کاتێکش کە خراپە دەکەم باوکم دێتە خەوم پەنجەی دەگەزێ ڕۆڵە بۆ وا دەکەی بۆ لای مردوەکان شەرمەزارم دەکەی خراپەکاری بەسە ئێمەش با بەس خۆمان و مردوەکانمان شەرمەزارکەین ئەوە سەحابەکانە ئاوا دەڵێن ئەی نەقبەتی وەک من و تۆ چی بڵین بەڵێ چەندەها خواناس و پیاوچاک هەبووە کە خراپەیان کردووە ئەڵێ باوکمان هاتۆتە خەومان خزمان هاتۆتە خەومان وتیدی بەسە خراپەکاری بەسە لە خوا بترسە بەس با ڕۆژانە ئێمە تۆ ببینی خەریکی خراپەکاریت مردوەکان هەمووی دەبیستن خزمەکەی خۆت و عەشیرەتەکەی خۆت قەباحەتی تۆ و خیانەتکاری و ناپاکی تۆ بۆیە کاتێک کە خراپە دەکەی هەر خراپەیەکمان کرد و هەر گوناهێکمان کرد بەخوا باوکمان مردووە خەمباری دەکەین دایکمان مردووە خەمباری دەکەین براو خوشک و کەسوکانمان مردووە خەمباری دەکەین بۆیە بەردەوام بڵێ خوایە گیان لای مردوەکان فەزحم نەکەی کەواتە ئاگاداری خۆت بە خراپەکاری ئێمە ڕێزگرتن نییە لە مردوو وەفاداری نییە بۆ مردوو بێڕێزیە بەرامبەر بە خۆمان و بە مردوەکانمان دەیکەین بێوەفاییە بەرامبەر بە خۆمان و بە مردوەکانمان دەیکەین بەڵام چاکەکاری ڕێزگرتنە لە خۆمان و مردوەکانیشمان بۆیە ئینشاءڵڵا بە
بەردەوام چاکەکار بین، خراپەکار نەبین، چونکە خراپەکانمان بەخوا ئەوان دەیبینن و خەمباریشن بۆی دوعای خێرمان بۆ دەکەن. ئێمە دەزانن خراپەکارین، بۆی دڵخۆشمە بە کە خراپە دەکەی، خوا دەتبینێ پاشان مردوەکان خزمەکانت دەتبینن ئەو فڵان کەسی کوڕی منە خەری خراپەکاریە. بە چونکە ئێمە پاک نین، مردوەکان نایەنە خەومان بڵێن بۆ خاتری خوا بۆ وا دەکەن. مردوەکانمان لۆمەمان ناکەن. یەکێتر لەو شتانەی کە وەفاداریە بەرامبەر بە مردوو، ڕێزگرتنە لە مردوو، دوعای خێر بە مردوەکانمان بکەین. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ پیاوی وا هەیە، دایک و باوکی وا هەیە لە بەهەشتا پلە و پایی زۆر بەرز دەبێتەوە، کردەوەکانی خۆی شایستەی ئەو جێگایە نییە. دەڵێ خوایە گیان بەهۆی چیوە ئەم پلە پایەت بەرزە بە من بەخشیوە؟ خۆ کردەوەکانی من شایستەی ئەم شوێنە بەرزە نییە، شایستەی خواردترە، بەڵام بۆچی ئەوەندە خوایە گیان منت بەرز کردەوە؟ پێی دەوترێ ئەوە بەهۆی ئەوەی کە مناڵەکانە دوعای خێرت بۆ بکەن، کچەکەت کوڕەکەت دوعای خێرت بۆ بکە. بەداخەوە کاتێککە ناوی مردوەکانمان دەهێنین دوعای خێران بۆ ناکەین. وەڵای خەڵکی وا دەبینی ڕێ باوکم 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 دایکم 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 20 جار 50 جار ناوی دەهێنێ، وازانی باوکو دایکی زیندووە، سێکە باوکو دایکیشی مردووە، هەردەمی ناهێنێ بڵێ خوا لێی خۆش بێت، باوکم خوا عافوی کە، دایکم خوا عافوی کە، براکەم خوا عافوی کە، فڵان کەس خوا لێی خۆش بێ. نییە، هەر دەڵێ باوکو دایکی زیندوون، با زیندوش خۆ بێ دوعای خێران بۆ بکەی. بەداخەوە مردوەکانمان لەبیر چووە، چونکە کاتێککە ئێمە دوعا بۆ مردوەکانمان دەکەین، خوالیان خۆش دەبێ و دەرەجە و پلۆپایان بەرز دەکاتەوە. چونکە یەکێ لەو شتانەی کە سەدەقەی جاری و خێری بەردەوامە، ئەو وەلەدین صاڵحین یەدعو لەه، مناڵێکی چاک دوعای خێرت بۆ بکە. ئێوەڵێ باوکم ناڵێ خوا لێی خۆش بێ، دایکم ناڵێ خوا لێی خۆش بێ، هەزار جار ناویانە هێنا بڵێ خوا لێی خۆش بێ، خوا عافوی کە، دوعای خێری بۆ بکە. بێوەفا مەبە بەرامبەر دایک و باوکت. دوعای خێری ئێمە پێویستە بۆ ئەوان پێویستیان بۆی دوعای خێران بۆ بکەی، بۆی پلەیان بەرسر بێتەوە، خوا لە گوناهێ زیاتریان خۆش بێ. وەفاداری بەرامبەر بە مردوەکەت ئەوەیە دوعای خێری بۆ بکەی، بڵێ خوایە لێی خۆش بە، خوایە بیخە بەهەشتەوە، خوایە ڕەحمی پێ بکە. بێوەفایی ئێمەش بەرامبەر بە مردوەکان ئەوەیە کە دوعای خێران بۆ نەکەین. ئەوە ڕێزگرتن نییە لە مردوو کە ناوی دەهێنی دوعای خێری بۆ ناکەی. خۆ کەم ناکەی بڵێ خوا لێی خۆش بێ، خوا عافوی کە، خۆ کەم ناکەی، بەخوا پێی بەرزەبیتەوە. دوعاکردن عیبادەتە، خۆت خێرت دەسەکەوێ، مردوەکەش خێری دەسەکەوێ، بەڵام قوڕوقوپی تۆ بێدەنگی تۆ هیچ خێرێکی تیان نییە. ڕۆژی دەجار ناوی باوکت دەهێنی بڵێ خوایە لە باوکم خۆش بە، لە دایکم خۆش بە، لە کەس و کار و مردوەکانم خۆش بە. ئەمە سوودی بۆ مردوەکان هەیە، نەک فاتیحەی جەنابەت کە دەیخوێنی، هیچ سوودێکی بۆ مردوو نییە. دوعای خێر بۆ مردوەکەت بکە، ئەوە سوودی هەیە. بەڵێ خۆشەویستان، ئاخر خاڵ بەداخەوە ئێمە زۆر جار بێوەفاین بەرامبەر بە مردوەکانی خۆمان، ئەبینە هۆکارێک لە جیاتی ئەوەی ڕێز لە مردوەکانمان بگیرێ، بێڕێزی بەرامبەر بە مردوەکانمان دەکرێت. خیانەتەکەین، زوڵمەکەین، ناپاکی ئەەکەین، گوێن بە خەڵکی ئەدەین، سوکایەتی بە خەڵکی دەکەین، خەڵکیش گوێن بە مردوەکانمانەدات. ئەگەر ئینسانێک یەک تۆزێ دوو لە ڕێبەڕێستان شەرم و حەیای تیا بێت، گوێن بە هیچ مردوەک نات ئەگەر کافریش بێت. بەڵام ئینسانێکی هەر کەسێ دەمی پیسە چیرێکی دوو لە ڕێبەڕێستان، شەیطان وازی لێ هێنا و ئەم وازی لێ ناهێنێ، هەر گوێنی پێدا. ئی باشە من تاوانم کردو، گوێن باوکم بۆ دەی کاکەکیان، گوێن بە دایک و بۆ دەی، بۆ گوێن بە ڕیشی باوک و دایک و کەس و کارمە دەی، گوێن بە فڵان شتە دەی، لەخوا بترسە. من غەڵەتێکم کردووە، بۆچی باوکم مردووە گوێنی پێدەی، بۆ دایکم مردووە گوێنی پێدەی، بۆ کەس و کارم مردووە گوێنیان پێدەی. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە حەدیثێکی صحیح بوخاری و مسلمدا دەفەرمێ، یەکێک لە گوناها گەورەکان زانن چییە؟ ئەوەیە کە ئینسان گوێن بە دایک و باوکی خۆی بدا، لعنەت لە دایک و باوکی خۆی بکە. وتیانەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ چی هەیە خەڵکێ گوێن بە دایک و باوکی خۆی بدا؟ ئەرەوڵە ئەمڕۆ زۆرە. بۆ کەس هەیە بڵێ دایە بە لعنەت بی، باوە بە لعنەت بی؟ فەرمووی بەڵێ، گوێنی پێدرێت چۆن گوێن بە باوکی خەڵکەدا، خەڵکی گوێن بە باوکێدا، گوێن بە دایکی خەڵکەدا، خەڵکی گوێن بە دایکی ئەدا. کەواتە کاتێککە دایک گوێنە بە دایک و باوکی خەڵکیدا، گوێنت بە خوشک و برای خەڵکیدا، حساب کە گوێنت بە دایک و باوکی خۆت داوە.
ئەوە بێڕێزی تۆی بەرامبەر بە مردوو وا ئەکەی خەڵکی جوێن بە مردوەکانت بدا ئەمە بێوەفایی تۆی بەرامبەر بە مردوەکان گەندەڵی و خراپەکاری تۆ بۆتە هۆکارێک بۆی کە جوێن بە باوکیش و دایکیش و کەسوکاریشت بدرێ لەلایەن کەسانێکەوە کە بەڕاستی زۆر زۆر شخصیتیان نزمە کە جوێن بە مردوو ئەدەن. ئیمامی شەعبی چی دەفەرمێ ڕەحمەتی خوا لێبێ من دایکی خۆم نەبینی بە منداڵی دایکم مرد من منداڵ بووم دایکم نەبینی بە شێوەیەک بفامم و خزمەتی دایکی خۆم بکەم بەڵام شتێک ناکەم جوێن بە هیچ کەسێک نادەم هەتا جوێن بە دایکم بدات ئەمە وەفایە ئەوەندە دایکم نەبینی هەتا چاکەی لەگەڵا بکەم مرد خوا لێی خۆش بێ ئەمە ئیمامێکی گەورەی ڕەحمەتی خوا لێ بێ بەڵام کارێکی وەهاش ناکەم خەڵکی جوێن بە دایکم بدا نابمە هۆکارێک خەڵکی جوێن بە دایکم بدا ئەخە تۆ خراپەکاری بەرامبەر بە کەسێک دەکەی جوێن بە دایک و کەسوکارت ئەدرێ جوێندانیش یەکێکە لە تاوانە گەورەکان وەڵڵی کاتێ جوێنە بە دایکی کەسێکدا جوێنە بە دایکی خۆتداوە هیچ فەرقێکی نییە بە پێم حەدیثی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم جوێنە بە باوکی کەسێکدا جوێنت بە باوکی خۆتداوە بۆیە احترامی خۆت بگرە و احترامی مردوەکانیش بگرە. ئەمە چەند شتێک و باسم کرد دەربارەی وەفاداری بەرامبەر بە مردوەکانمان بۆی ئینشاءڵڵا با چاکەکار بین دوعای خێریان بۆ بکەین نەبینە هۆکارێک بۆی خەڵکی جوێن بە کەسوکار و مردوەکانمان بدات. لە کۆتاییدا یەک خاڵەکەی من پەیوەندی بە وتارەکەی باسی کەم موسڵمانەکان خۆتان دەزانن گرانیە بمانەوە نەمانوێت گرانیە ئەوەی کە مەعاشخۆرە ئەوەی کە کەسابەتەکە هیچی فریان ناکەوێت کەمێکی نەبێت خەڵکێکی فەقیری زۆر هەیە لە هەموو دراوسەکانی خۆت خزمەکانی خۆت دەوروبەری خۆت زەکات پێشخستن دروستە ئێوە هەمووتان بەس مانگی ڕەمەزان زەکات دەرمەکەن هەوڵ بدەن زەکاتەکانتان ئێستا پێشی بخەن ڕەمەزان حەمدا زەکات زۆرە خەڵکی فەقیر شتی باشی بۆ دێ بۆی پێشخستنی زەکات کە زەڕوریەت دروستە جا بۆیە خەڵکێکی فەقیری زۆر هەیە ئەگە بتوانن زەکاتەکانتان هەمووی یا هەندێکی پێش بخەن پێش ڕەمەزان دەریکەن ئەو خەڵکە پێویستی بە یارمەتیە خەڵکێ هیچی نییە خەڵکێ زۆر فەقیر و هەژارە ئەگەر بتوان یارمەتیان بدەن هەندێک لە زەکاتەکانتان پێش بخەن بۆ ڕەمەزان هیچ گومانێک لەوانەیە کە دروستە ئینشاءڵڵا پێشخستنی زەکات دروستە بەس تاخیرکردنی گوناه و تاوانە بۆیە ئینشاءڵڵا خەڵکی فەقیر هەیە خەڵکی نەبوون هەیە ئێستا پێش ڕەمەزان پێویستیان بە یارمەتی ئێوەیە لە ڕەمەزان زیاتر چونکە ڕەمەزان بەلێشاو خەڵکی یارمەتیان نەدا ئەمڕۆ خەڵکی یارمەتیان نادا زەکاتەکانتان پێش بخەن هەندێکی خێرتان ئەگای ئینشاءڵڵا خوا پاداشتی خێرتان بداتەوە. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات يا ربي خوايا شفاء نخوش كان من بدي بتايبتي أواني داوي دعاء خيريان كدوا خوايا أواني كيشو مشكلان خوايا كيشو مشكلان بو حلكي بو آسان كي أواني من ضال يعني من ضالي باشيان ببخشي أواني نخوش شفاء بدي ئەوانەی کێشیان خوای کێشەکانیان بۆ ئاسانکەی خوایان لە گوناهی دایک و باوک مردوەکانمان خۆش بی وامان لێ بکەی چاکەکار بین بەرامبەر بە خۆمان و بە مردوەکانمان وەفادار بین بۆ خۆمان و مردوەکانمان خوایان بەهۆی خراپەکاریەکانمان و فەزحمان نەکەی لای خۆت پاشان لای مردوەکانمان خوایان پەنات پێدەگرینەوەی کە لای مردوەکان و کەس و کارە ئازیزەکانمان بەهۆی تاوانەکانمانەوە فەزح و شەرمەزار بین آمين 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.